لە گوندی کەژەچین لە دەڤەری برادۆست بەفرێکی زۆر باریوە ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەم گوندانە بەفرێکی زۆر گرتوونیێتەوە لە لای کاکفایقین دیارە کاکفایق لە گوندی کەژەک بە ئاژەڵداریەوە سەرقاڵە لێ پرسین بزانین لە کێیەوە ئەم بەفرە زۆرە نەباریوەکو ئەو ساڵ کاکفایق سڵاوت لێبێتن ماندوو نەبی ئەم بەفرە زۆری ئەو ساڵ کە باریوە لە بەبیری تۆ کە لێرێ ئەژیت لە کێوە بەو شێوە نەباریوە لە ساڵی 93 لە 93 ئەو بەفرە زۆرە نەباریە و هەلەسێکدی هێشتاش گەلک زووە بەفر هێشتا دێ زۆر مایە و بەفری بە ژێری کەش و هەوا ئەوانە بەفر زۆر مایە دێ هێشتا مانگەک نەچووە لە زستانی ژیانتان چۆنە لێنێو بەفر سەختی بەفربارین ژیان سەختی تەماشەکە دەبی ئەتوو پاییزی هەموو ئامادە باشیاخۆ بکەیت لە هەموو ڕۆچی و ئامادە باشیاخۆ بکەیت مەقسەد ئەو ئالیشی لەو ماراتەی دابین کەی خانی و شتێ خۆ باشتر ئەگەی خراپی باشتر چاپ بکەی هەموو شتێ خۆ پێویست وەکو ئەرزاق و تشتش دەبێت و بڕە قەیمایە خۆ بکەیت لۆی ئابینی بینی 15 ڕۆژە لەوانە ڕێنەبی ئەگەر وەلێ بێتێ وەلێ ناتە چکوستا ئەو زمان نییە زمانی نوهەتەکان فەرقە دەگە ساری 2026 دەبی فەرقی هەبی ئاژەڵداری سەخت نییە لێرە لە زستانان چیان پێدەن ئالیکتان چی هەیە ئالیکمان جیا کاک لەسەر کاش هاردی ئەدەینی هەیە جۆ ئێدەتێ هەیە هاردی ئەدەینی بەس ئێستا زۆربەی هارد